خۆشەویستانی پرۆگرامی خەرمان لە هەر شوێنەکەن ئێوارەتان باش بێت بەختەوەرین کە ئەم ئێوارەیەش دەرفەت هەیە لە خزمەتێوی ئازیزا بین ومێدەکەین هەمولایەکتان تەندروستێکی زۆر باشتان هەبێت و ئەمڕۆتان زۆر بە باشی بەڕێ کرد بێ هەروە لەگەڵ ئێستا بتوانن بەردەوام بن لەگەڵ بینەری یاخود بینەری پرۆگرامی خەرمان بن دڵنیام ئێستا خانمە ئازیزەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەوەی کە نان و چێشتێکی باش ئامادەکەن بۆ کاتی بەربانگ ئینشەڵڵا خوای گەورە نوێژ و تاعاتێکیش لایەکمانی قبوڵ کردبێ گرنگە کە هەریەک لە ئێمە بتوانین زانیاریمان هەبێت لەسەر ئەندامەکانی جەستی خۆمان هەر بۆیە لە پرۆگرامی خەرمان ئێواران ئێمە هەوڵی ئەوایە زانیاری تەندروستی بە ئێوەی ئازیز بەخشین تاوی ئەو بابەتانی کە بۆ ژیانی هەریەکەمان گرنگ بێت ئێمە لە زاری میوانە بەڕێزەکانەوە هەوڵەین زانیاری ورد بە ئێوەی ئازیز بەخشین زۆر کات بیستومانە ئەو کەسانی بەهۆی ئەوەی کە یەکێک لە ئەندامانی جەستیان لە کار کەوتووە ڕەنگە ساڵانێکی زۆر لە جێگایە کەوت بێتن و گیرۆدەی ئەو بابەتە بن بەڵام لەگەڵ ئەمەشا کەسانێکن ناوی خۆیان نووسیوە خۆیان تۆمار کردو بۆ ئەوی لە پاش مردنی کەسەکان بتوانن جەستی خۆیان ببەخشن بۆی کە ژیانی کەسانێکی تر ڕزگارکەن ئەمە بابەتی ئەمڕۆمانە بێت کە باز لە بەخشینی جەستە ئەکەین لە پاش مردنی کەسەکان بابزانین ئەگەر کەسێک لە ژیانانەما ئەتوانێت چەند کەس بۆ نمونە لە ژیان بەردەوام بە یاخود چەند کەس ڕزگارکە لەو نەهامەتیانەی کە بەهۆی پەککەوتنی یەکێک لە ئەندامانی جەستەکان جەستەوە پێوەی ئەناڵێرن بۆیە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گرافیکێک ئامادەیە لەم گرافیکای باز لەواکەین بابزانین بەخشینی ئەندامەکانی جەستە لە پاش مردن میکانیزمەکانی چۆنە بە شێوازێکە ئەم داتای لە ئەمریکا وەرگیراوە لە ئێستا زیاتر لە 100,000 کەس پێویستیان بە وەرگرتنی ئەندامەکانی جەستە هەیە لە ئەمریکا بگمان ئەگەر کەسێک ئامارێک هەیە ئەگەر کەسێک ناوی خۆی تۆمار کرد بێت بۆ ئەوی لە پاش مردنی بتوانن ئەو کەسانەیە خۆ پزیشکە بە ڕێزەکان ئەندامانی جەستەیان بن بە کەسانی تر کە پێویستیان پێیەتی بەم شێوازە ئەتوانێت ژیانی 8 کەس ڕزگار بکات هەروەها لەگەڵ ئەوەشا ئەتوانێت بینایی بۆ 2 کەس بگەڕێنێتەوە هەروەها ئەتوانێت چارەسەری 75 حاڵەتی سوتاوی بکات بۆ نمونە خوا نەخواستە ئەو کەسانی کە دەستیان سوتاوە قاچیان سوتاوە هەر شوێنێکی تری یاخود دەموچاویان سوتاوە هەر شوێنێکی تری ئەندامەکانی جەستیان سوتابێ ئەتوانن پێز لە مردووەکە لێ بکەنەوە دوجار بیکەنە سەر کەسە ساغەکە و دوجار ئەم کەسە ڕزگاریە بێت لەم سوتاویە کەواتە ئەگەر کەسێک لە ژیانانەما و خۆی پێش مردنی ڕەزامەند بوو لەوەی کە لە دوای مردنی بتوانێت ئەندامەکانی جەستەی ببەخشێت ئەوەتانە ئەتوانێت ژیانی 8 کەس ڕزگار بکات لەگەڵ ئەم حاڵەتانی تر کە باسم لێوە کرد بۆیە لەسەر ئەم پرسامێنینەوە بەجێمان مەهێڵن ئێمە بەردەوامە بین لەگەڵتان. خۆشەویستان هەر لە سەر پرسی بەخشینی ئەندامەکانی جەستا ئەمڕۆ لە ستۆدیۆی خەرمان میوانداری دوو بەڕێزمان کردو بۆ ئەوی کە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین ئەویش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان سیروان کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گشتین هەروەها فەرهاد قادر کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی جەستە بەخشانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بێ و زۆر بەخێر بێن. دەستپێکی گفتوگۆکانمان لە بەڕێستەوە دەست پێ یەکەم باسێکی ئەوم بۆ بکە پرۆسی بەخشینی ئەندامەکانی جەستە چی ئەم پرۆسێ ئایا چۆن لە پاش مردن ئەم پرۆسێ ئەنجام ئەدرێت؟ بەڵێ دەست خۆش بێ سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان. بێگومان لەشی مرۆڤ لە مەجموعەیەک ئەندام پێگاتووە. ئەندامەکان بە شێوەیەکی عامی متوانین بکەین بۆ ئەندامانی کە زەڕورن بۆ ژیان ئەو ئەندامانی کە زەڕور نین بۆ ژیان. هەندێک ئەندام زەڕوو نین بۆ ژیان وەکو ڕێخۆڵە کوێرا وەکو زرا و ئەم پارچانە کە نەخۆش کەوتن ینی علمی توب نەگەشتوێتە حەدێک کە بتوانێت ئەو پارچانە چاکاتەوە. علمی توب زۆر لە بدایەتیەتی بەڕاستی لەبەرەوە کەیکە تووشی نەخۆشی ئینتیهای ڕێخۆڵە کوێرای بە تووشی بەردی زراوە بێ عیلاجە نەدۆزراوەتەوە کە ئەو نەخۆشیە چاکاتەوە لەبەرەوە مەجبورە بین بچین ئەو پارچەی لابەرین ینی ئەگەر با تا یەکێک پێویستی نەخۆشی ڕێخۆڵە کوێری بواە و بە عیلاج چاک بواە بەنەمان نابردە بەر نەشتەرگەری و عەمەلیات و بۆی بکەین. ئەگەر بێت و وڵات بەشەریەت پێشکەوێ بگاتە حەدێک کە نەخۆشیەکان چاک بێتەوانێ و کاتە پێویست بە لابردن ناکە ینی پێویست ناکە ئێمە بڵێن زراویەکێک لابرین یاخود ڕێخۆڵە کوێری لابرین. ئێمە لە حەدێکین کە علمی توب پێش نەکەوتووە
و بەعزێک ئەندام کە نەخۆشەکەوێت پێویستەکە لا ببرێ هیچێک لەوانە جگەرە بۆ نمونە کە جگەر یەکێک جگەری نەخۆشکە و ئەبێ جگەرە لابەری جگەری ئینسانیش بێ جگەر ناژی ئەو کاتە مەجبوری جگەرێکی وەدابنی ئەو کاتە نەخۆشکە پێویستی بە چاندنی ئەو ئەندامەیە بۆ نمونە گەرێکە گورچیلەی نەخۆشکەوێ ئەم گورچیلێ عدلم نەگەشتە حدێک بەڕاستی بە ئیلا چاکیکە یا بە دەرمانێ بە دەرزیە چاکیکە مەجبوری گورچیلەیەکی تری وەدابنی ئەجا ئەو گورچیلە و ئەو جگەرەکە بۆی دانی مشکلەکە ئەوەیە تاکە سەرچاوە بۆ ئەم جگەر و گورچیلێ مرۆڤێکی کەیە یعنی ئەگەر بەهاتایە بە شێوەیەکی تریش عیلمۆنە پێشکەوتایە جگەر و گورچیلە بەهاتایە لە پاکەتە معاملە دروستی کردایە بۆمان دابنێت کێشە نەبوو ئێستا ئەژنۆ کە پێویستە کات بیگۆڕن پارچەیە ئاسنی بۆ دانێن پارچە پلێتی بۆ دانێن یاخود دەگەرن نەکیە نەخۆشی فتقی هەبێ ئێمە لە پاکەتە شەبەکەمان بۆیێت شەبەکەی بخینە شوێنی فتقەکە و فتقی چاکە بێتەوە ئەگەر بەهاتە علم گەشتە حدێکە جگەر گورچیلە دڵ لە پاکەتە دروست بکرایە و بەهاتایە زۆر ئاسان بوو مۆزوعەکە ئەو کاتە ئێمە ئەو جگەرە ئەو گورچیلێمان لە پاکەتەکە دەرێنا بۆ نەخۆشەکەمان دانا ئەو کاتە نەخۆشکە پێویستی نەئەکرد ینی بەڕاستی بین لە مرۆڤێکی وەریگرین پاکەتەکە نیە بێ لە مرۆڤێکی وەرگن بەڵێ پاکەتەکەنی ئەبێ ئەیان لە ئاژەڵی وەرەگرین ئەگەر لە ئاژەڵی وەرگری ئەوەش زۆر ئەتیادی ئینسان بەزەی بە ئاژەڵە نایەتەوە زۆر ئەتیادیە ئینسان ئاژەڵە سەرەبڕی خوا لە بەرۆگەر پێویستی بە جگەری ئاژەڵەکە بێ یان پێویستی بە گورچیلەی ئاژەڵەکە بێ زۆر ئەتیادیە سەرێ بڕێ و گورچیلەکە ئاژەڵێک وەرەگیرە بۆ نمونەیەکە ئەڵەن بۆ پەنکریاز زەرعی پەنکریاز دەتوانن سوود لە بەراز وەربگیرە بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان یەکێک لەو ئاژەڵانی کە لە مرۆڤ زۆر نزیکە بەرازە ئەتوانن مەجموعەشتی لێوەگرن ئێستا بۆ بەراز سڵمامی دڵی لێوەرەگیرێ دڵی سڵمامەکانی لێوەرەگیر لە ئینسان ئازار ئەکرێ و مشکلی نییە بەڵام ناتوانرێت جگەر یا گورچیلی بەرازێک بێنرێت بۆ ئینساندا بنرێ چکە لە شێکسە ڕەفزێکاتەوە کە ڕەفزی کردەوە نەخۆشەکە تووشی ناڕەحەتی زیاترە بێ و ئەو مرۆڤە بێ و جگەر و گورچیلیە ناژی یعنی ئێستا ئەمە لە پاکەتە معمەل دروستی ناکات جگەر و گورچیلە لە حیوان ناتوانانی وەریگرین لە ئاژەڵ لەبەری کە ئەکسەر ڕەفزێکاتەوە لەبەرەوە مەجبورە بین تاکە سەرچاوە بۆ ئەو ئەندامانە مرۆڤێکی کەیە ئێمە وتمان ئەم ئەندامانە بۆیە پێویستەکە بچنرێ لەبەری کە ضرورە بۆ ژیان ئێکە چۆن لە مرۆڤیشکی وەرگری کە بۆ خۆی ضرورە ینی ناتوانم بێم جگەری خۆم ببەخشم بە یەکێک کە پێویستکە ئەو لە مردن ڕزگارکەین ئەی خۆم بەچی بژیم یاخود گورچیلەی خۆم دەربێنم هەردوو گورچیلەی خۆم دەربێنم بێن بە یەکێک بۆی ئەو لە مردن ڕزگارکەی خۆم بەچی بژیم ناتوانم بژیم لەبەرەوە پێویستەکات لە مرۆڤێک وەرگیرێ ئەم مرۆڤە یا لە زیندوی وەرەگری بۆ نمونە گورچیلە دوو گورچیلی هەیە یەکیان وەرەگری جگەر دوو بەشە لای ڕاست و لای چەپی هەیە ئەتوانین لایەکی لێکەینەوانێ لە جگەر لای ڕازیان لای چەپ بەپی گەورەی و بچووکی نەخۆشەکە ئەو کاتە جگەرەکە خۆی دروستە بێتەوە بۆ متەبەڕیعەکە بەڵام تۆ ئەگەر سێری مۆزوعەکە بکەی یانی تۆی مرۆڤێک ئەوەی کە جگەرەکەی بەخشیوە ئەو جگەرە دروستە بێتەوە دواتر ئەوەی کە وەری گرتۆ ناتوانێت ئەو جگەرە دروست کاتەوە بێتەوە بە بەڵێ جگەر ینی جگەر ئێمە وەکو دایکی شوبهێنین ینی ئۆرگانیکی تا بڵی جوان تا بڵی میهرەبان هەرچی لێ بکەی هەر بلێت ئەبەخشێ ینی میهرەبانە ئەو جگەرە کە بلیکی توانێت جگەر لە سای هەفتای لێ بکەین و لە سای سی بمێنێتەوە دروستە بێتەوە لە ماوەی دوو هەفتای لە سای سێ بێتەوە لە سای هەشتا ینی جگەر زۆر بە ئاسانی دروستە بێتەوە بەڵام بە شەرتێ ئەبێت جگەرەکە ساغ بێ ئەبێ خوێنی باش و بڕۆ خوێنی باش لێ دەرچێ بەڵام ئەو نەخۆشانی کە جگەریان نەخۆشەکەوێ ناتوانێت دروست بێتەوە چکە جگەرەکە خۆی ساغ نییە لەبەرەوە بێت جگەرێک ساغ بێ ئەو کاتێک پارچی چیلیەکەینەوە ئەو پارچی کە ئەمێنێتوانێ دروستە بێتەوە ئەو پارچی کە ئێمە یەک جگەرەکەین بە دوو بەشەوەیکی چیان بۆ نەخۆشەکە ئەیبین یەکێکیان بۆ خۆ متەبەڕیعەکە خۆی ینی بۆ دووچیان دروستە بێتەوە ینی هەم لە ناو لەشی بەخشەرەکەیە جگەرەکە دروستە بێتەوە هەم لە ناو لەشی نەخۆشەکەیە جگەرەکە دروستە بێتەوە چکە یەک جگەرە بەشێکی بۆ ئەم دانی بەشێکی بۆ دانی ینی بۆ دووچیان کەمە
بۆ هەردووچیان پێویستی بە گەورەبوون دروست بوونەوەیە. زۆر باشە دەست خۆش بێ کاک فەرهاد تۆش بەخێر بەی سەر چاوان بەڕێز تاوەکو سەرۆکی ڕێکخراوی جەستە بەخشان باسێکی ئەومان بۆ بکە ئاماری ساڵانە لە ڕێکخراوەکەی بەڕێستانە کە خەڵک کات بێت بێوێت لە دوای مردنی ئاسایی بێت بەلایەوە کە ئەندامانی جەستەی خۆی ببەخشێ ئامارەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەتریش لە شاری سلێمانی چۆنە؟ زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات مانگی ڕەمەزان لە هەموو لای پیرۆز بە ئینشەڵا. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ڕێکخراوی جەستە بەخشان لە 2013 دروست بووین. ئێمە توانیمانەوە وەکو ڕێکخراوەکە خۆشبەختانە زیاتر لە 1230 ئەندام لە دەوری خۆمان کۆ بکەینەوە کە زۆرترینیان خانمانن لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانەی کە هێتە ڕێگەمان لەگەڵ نەبوونی بارەگا لەگەڵ نەبوونی ئیمکانیت بەڵام بەو هەموو فشارش کە لەسەرمانە توانیمانە زیاتر لە 8,000 فۆرممان بڕوات بۆی خەڵک داواکە بێ بە ئەندام بەڵام لەبەرەوەی مەرجێکمان هەیە دەبێت خێزانی پلەیەکی و کەسانە ڕەزامەند بن اینجا ئەمە توانین بیانکەین بە ئەندام چکە تەنها ڕێکخراوێکین مامەڵە لەگەڵ ئەندامەکە ناکەین مامەڵە لەگەڵ کە سوکاریانەکەین بۆچی کاتێک فەرهاد کۆچی دواییە کات ئەبێ کە سوکارەکەم هەماهنگ و هاوکاری ڕێکخراوەکە شولایانی تەندروستیش بوون بۆی ئەندامەکانی جەستەی لێ وەربگیرێت چکە تاو کۆچی کردووە بۆیە پێویستمان بە ڕەزامەندی پلەیەکی خێزانەکان یەکێک لە ئەندامانی خێزان 5 کەس بەلانی کەم لە خێزانەکەی ڕەزامەند بن دایکە باوکە خوشکە برایە هاوسەرە مناڵی سەر و 18 ساڵە ئەگەر ڕەزامەند نەبن لە کاتی کۆچکردنی ئەو بەخشەرەیە من چی بکەم ئەگەر ئەوان هەمانگنم بۆیە لە کۆی زیاتر لە 8,000 فۆرم ئێمە 1230 کەسمان بووە بە ئەندام زۆریشیان بە خێزانی بوون کە قەنەعەتیان کردووە بەڵێ ئەمە کارێکی پیرۆزە ئێمە ئەڵێن کاتێک کە تۆ دەمری لە جیاتیەوەی جەستەت لە خۆڵێکی 2 مەتر قوڵات بەخا گەسپێرێ شتێکی جوانە بە دابوونەریتێکی مسلمانانە بەخاکی ئەسپێری بەڵام خوای گەورە ئەم زانستەی هەروە نەبەخشیوە بە بێ بەرامبەر کاتێک خوای گەورە ئەزانێت تۆ لە ساتەوەختی مردن تا یان لە کاتی توشببوونت بە غەیبوبە و کۆما بەڕووداوی هاتوچۆیە بە جەڵدەیە بە هەشتێک ئەم کەسانە دەتوانن هەر مرۆڤێک دەتوانێت 7 کەس ڕزگار بکە واتە 7 ئەندامی جەستە بەلانی کەم بە ئەوانی کەواز دەبێنین کە هەندێک ئەندامی جەستە هەیە وەک دەمارەکان وەک پێز بۆ جوانکاری بۆ ئەم شتانێتتر بەکارە یا بۆ گواستنەوەی وەک کاک دکتۆر وتی بۆ سەمامەکانی دڵوەمانە بەڵام ئەندامە سەرەکیەکان 7 ئەندامی باتنی مرۆڤ ئەتوانرێ ببەخشێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەڵێت ئەگەر ئەو کەسە بێڕزی بە جەستەیەوە کرا جەستەی شێوێنرا جایز نییە ببەخشرێ ئەگەر خۆی ڕەزامەند نەبوو جایز نییە وەرە زانستی پزیشکی لەگەڵ ئاینی ئیسلام بەراورد بکە زۆر جوان یەکانگیر بووە بۆ ئەوانەی کە دەبەخشرێ باتە نییە لە چاوە هەموو چاو نابەخشرێت قەرینەی چاوە بەخشرێ ئەگەر هەموو چاو بەخشرا ئەم چاوە دەربێنرایە ئەپوکایەوە ناشرینە بوو جەستەکە شێوێنرا بەڵام قەرینەی چاوە بەخشرێ هەستی پێ ناکەی وازانی عەدەسەیە کەواتە کارەکەی ئێمە با بڵێن ڕێکخراوەکە ئێمە لەلایەنی ئاینی و حسابی بکەی زۆر پیرۆزە لەلایەنی پزیشکی و زۆر کارێکی گرنگە بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکە ئاژین ڕووداوەکانی هاتوچۆ زۆرە کوشتن و بڕین زۆرە ژینگەمان تەندروست نییە نەخۆشیەکان زۆرن کاکتۆرە زانێ ئێستا بڕۆ نەخۆشخانەکان سیرکە بزانە ڕۆژانە چەند کەس غەسلی گورچیلەی بۆ کرێت چەند کەس لە 5 کەس کەسێک هەڵگری ڤایرۆسی جگەرە هەڵگری ئەم ڤایرۆسی جگەرە بەرەو چێ ڕوە بەرەوەوە ڕوە جگەری بەرەو کێشە بڕوات بۆیە پێویستمان بەوە هەیە لەم هەرێمەی ئێمەیە نەخۆشخانەیەک هەبێت جا ئەگەر سیانیش بێت لە هەرێمی کوردستان لە سلێمانی و هەولێر و دۆک فەنیعمە پێویست بەوە ئەکان نەخۆشخانەی تایبەت هەبێ بە تایبەت بۆ گواستنەوەی ئەندامانی جەستە بۆچی لە نەخۆشخانەیەکی تایبەتە نەشتەرگەری گورچیلە 6 میلیۆنی تێبچێت نەخۆشخانەی حکومیمان تەنها بۆ چاندنەوەی گورچیلە هەیە باشە ئەی بۆ نیمانە بۆ بەخشینی ئەندامەکانی جەستە لە ساڵی 2013 بابەتە بۆ بەهەندوەرنەی لە 2013 بەردی بناغی نەخۆشخانەکە دانرا بەڕێز دکتۆرەکە وەزیری تەندروستی بوو بەردی بناغی نەخۆشخانێکی سەد قەرەوێڵەیی لە سلێمانی دانا لە 2014 هەرێمی کوردستان کەوتە قەیرانەوە جێبەجێ نەکرا من لەم کابینە نوێیە چوومە لای بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستی داوام لێ کردوتم کۆماری ئیسلامی ئێران لە تەنیشتی ئێمەیە 3 جار بە بەڕسمی ئێمەیان بانگێش کردووە وەک وەزارەتی تەندروستی کارەکە بە پیرۆزە زانن بە نەخۆشخانەیەکی سەد قەرەوێڵەی لە هەولێر بێت لە دۆک بە یا لە سلێمانی داب دروست کرێت ئەو خەڵکەی کە لە نەخۆشخانەکانی فریاکەوتنەکان ئەچنە غەیبوبە کاک دکتۆر باشترە زانێت
ئێستا بڕۆست ئەو نەخۆشخانانەی سنووری بەس ناو سلێمانی کە بەشی کۆمایتیایە بەشی چاودێری چڕیتە زیاتر لە 100 نەخۆشمان ئەمڕۆ لە نەخۆشخانە داغڵ هەیە وایە کاکتۆر لەم 100 کەسە چەنی زیین و ئەبێتەوە لە 100دا 2 بۆ 3 چاڕوانەکرێت ژیانی بۆ بگەڕێتەوە چکە کۆما واتە مردنی مێشک باش تۆ لەم هەشتەی ئەگەر دەخێزانیان لە مانگێکە ڕەزامەند بن ئەو کەسە ئازیزیان توانێت قسەیان لەگەڵ بکەی ئەندامی جەستەی کەسەکەیان مردووە بدرێ بە نەخۆش حەو کەس ڕزگارەکە باشە بەڕێزت کاک فەرهاد چی وای کردووە کە خەڵک ڕەزامەند نەبێ زۆر بە لەسەر ئەم خەڵک ڕەزامەندە ڕەزامەندە وەزارەتی تەندروستی کەم تەرخەمە حکوومەت یارێم کەم تەرخەمە باشە لەبەرەوەی کە ئەم نەخۆشخانەی دروستکراوە ئەمەیە گرفتەکە من 6 ئەندامم مردووە نەمتوانیوە شتێ بکەم لە بەدەیان خەڵکمان ئێستا لە کۆمایە کاکتۆر چەند کەس لە کۆمایە جەنابتان نەتوانن ئیسفادەیان لێ بکەن خۆی مۆزوعەکە تۆزێک مۆزوعەکەی لاقی بە دینۆ نیە بەڕاستی نەخێر چکە دین زۆر بە وازەحی پشتگیری هەموو شتێکا کە لە خزمەتی بەشەرێتا بێت دین بە هەموو شێوەیە خزمەتی ئەو شتانەکە کە علمە قەت دین بەرامبەر بە علم نەوەستاوە قەتیش بەرامبەر بە خزمەتی بەشەریەت نەوەستاوە ئەم حاڵەتی کە هەیە کە ئەبێت یەکێک پارچی هەموو یەکێک کە مرد حەوت کەس دەتوانێت لە مردن ڕزگارکە ئەمە خەڵک علاقی بە کللتورەوەیە علاقی بە شەرق و غەربەوەیە یعنی ئێستا خەڵکی هندستان خەڵکی کۆریا خەڵکی یابان ئیسلام نین بەزەر پێیان قوبوڵ نییە بەڕاستی خەڵکی غەرب پێ قوبوڵەکە یەکێکی ئەندامەکان یعنی خەڵکی شەرق ینی زۆر بەلایەوە مقدسە تەرمی هینەکەی تەرمی مردووەکەی ینی ئەوەنە بەلایەوە مقدسە کە هەندێک جار بەعزی قیاریتە ئەیە کە منطقی نییە کە باشە دکتۆر ئەم بابەتی کە تۆ باسی لێوە کرد بۆچی ئەگەر لە کاتی مردنی کەسەکانە سوود لە یەکێک لە ئەندامەکانی جەستەی ئەو مردوو وەرگیرێ جەستەی ئەو کەسە مردوو بە تاوەتی ئەشێوێنرێت یاخود چۆنە ئەم بابەتە بۆچی خەڵک گومانیان لەسەر ئەم پرسە هەیە ئەسڵی مۆزوعەکەوەیە کە خەڵکی ئێمە دڵ بە ژیان ئەزانێ کە یەکێ دڵی لێبا یعنی زیندووە بەس لە عیلماوانیە لە توباوانیە مردن و ژیان مێشکە لاقی بە دڵۆنی بە هیچ نوعە ئێمە ئەبێ یەکەم شت خەڵک تێبگەێنین کە شەر نییە کە یەکێ دڵی لێبا زیندوو بێ دڵوەکەر ئەندامێکی ترە وەکۆ ئەندامێکی ترا بەس ئەوەی کە قەرار لە مردن و ژیان مێشکە ئەگەر یەکێک مێشکی مرد یعنی مردووە مێشکی زیندوو بوو یعنی زیندووە ئەنجا کە یەکێکیش مێشکی بمرێ ناگەڕێتەوە ئەو مێشکە زین و نابێتەوە ینی ئەم نەخۆشە کە لە عینایە مڕەکەزەیە دڵی لێ ئەیە لەسەر جیازە هەناسی ئەیە تێ مێشکی مردووە ئەگەر بەپێی عیلم تەسەلمێنرا کە ئەم نەخۆشە مێشک مردووە ئیتر ئەوە مردووە تەواو هەڵناسێتەوە زین و نابێتەوە دڵی لێ ئەیە جیازەکە دڵ یەخوێنێتەوە لێ ئەیە ینی ئێمە بەڕاستی زۆر مابی لەو مۆزوع ئەکرۆتەوانەیە ئێمە لەگەڵ مجتەمەعە زۆر دوورین لێکەوە دووریەکەشمان دووری بینی مردن و ژیانە یعنی ئێستا بۆ من لەگەڵ برادێکمان لەوانەیە ئەم ئێوارەیە بڵین ئەچین بۆ فلانە مەطعەم ئەوە لەچین بۆ لای بۆ فلانە مەطعەم ینی ئارگومنتێک دروستە بێت مناقەشە بینیم من و برادێکەکەمان دروستە بێ لەسەر کە بچین بۆ کام مەطعەم زۆر ئاسان حەلە بێ هەر ناچین بۆ مەطعەم و تاو مشکلە نییە ئاسان حەلە بێ شتانە یعنی مەشاکلەکە لەگەڵ ئێمە و لەگەڵ مجتەمەعە مۆزوعی مردن و ژیانە ئەوەنە دوورین لێکەوە یعنی چی ئێمە دکتۆر ئەوەنە بەڵێ ئێمە ئەگەرێکێک دڵی لێبات مێشکی مردوو بێ بە مردووی دانین مجتەمەع بە زیندوی دانێن چکە دڵی لێ ئەیە ئەڵێ هێشتا هەناسایە هەناسە نایە دڵی لێیە هەناسە نایە بەسەر دڵێ هەناسی بە جیازە ئامێرەکە لا بە مردووە ئەمریکا هەناسیاتی ئۆکسجینیاتێ بەس دڵی زیندووە یعنی ئێستا تۆ ئەبێ خەڵک واتێ بگەێنین کە بەڵێ دڵی لێ ئەیە بەس ئەم هاوڵاتیە مردووە کە مردووە یعنی ئەکرێ ئێمە پارچەکانی لێ بکەینەوانێ بۆ خەڵکیشی بەکاربیێنین کە لە ژیان کە نەخۆشە و بیژێنینەوە هەموو یەکێک لەوانە حەو کەس دەتوانێت لە مردن ڕزگارکە لە ڕووی زانستی پزیشکیەوە ئەو کەسانی کە لە چاودێری چڕۆ لە کۆمایان کە مێشکیان وەستا و دڵیان لێیە ئەم کەسانە بە مردوو دانرن لە زانستی پزیشکیە بەڵێ کۆما فەرقی هەیە کۆما شتێکە مێشک مردوو نییە بێهۆشی بێهۆشی جیایە باز لە بێهۆشی ناکەین باشە ئەوانەی کە مێشکیان وەستاوە هەر نەخراونەتە کۆما و چاودێری چڕەوە خۆیان کۆمانی خۆمانی بێهۆشە زۆری زۆرە بۆی لێکتر تێبگەین
نەخۆشێکمان هەیە لە عینایە مڕەکەزە بێهۆشە هاواری لێکی جواب نایەتەوە ئەمە یا مێشکی مردووە یان کۆمایە فەحسەکرێ ئەزانرێک ئەمە مێشکی مردووە یان کۆمایە کۆما لە نەشتەرگەریە کۆ بێ بەنج بەرینەیە بێت جارێ بەڵێ لەوانەیە لە حادیسەیەکەوە بێت شتێ بەرسەری کەوت بێت بەس هەڵەسێتەوە زیندۆ بێتەوە کێشەی نییەوە ئەو مردوو نییە ئەوە کۆمایە یعنی ئەو خەڵکەی کە بە مێشک مردوودانێ فەحسی بۆ کرێ دکتۆری پسپۆر هەیە بە چەند تیمێک فەحس دەکرێت لە چەند کاتێکە کە ئەمە مێشکی مردووە جاگەریێکیش مێشکی مرد لە فترەیەکی چەند ڕۆژی شکەمە دڵی شێوەستێ خۆی ئەوە مهمە لەو فتری کە مێشکی مردووە تاکو دڵی ئەوەستێ لەو فتراتۆ ئەندامەکانی وەرگری ئەی ناکرێت من هەفتێکی تر بێ کە سوکارگی قەنەعەت کە ئەنجام بتوانین وەرگین چکە ناتوانین وەرگینی تەواو ئەنی ئەو فترەیە کەمە یعنی ئێستا بۆی کە هاوڵاتیان وازح بێ لایەن مردن و ژیان دڵ نییە مردن و ژیان مێشکە یعنی چی ئەمە ئەنی تۆ نەخۆشە گەیەنی دڵی ئەوەستێنی ئەمەلاتی دڵی بۆکەی دڵی وەستاوە ئەمەلاتی دڵی بۆکەی دوایەوە کە دڵی یەکەوێتەوە ئیش زەرامەکە ڕەفسێتەوانێ و زۆرێک لە کە سوکاری خۆمانێ سەر لە سلێمانی ئەمەلاتی دڵی کراوەی بۆ کراوە ئەمەلاتی دڵی کراوە یعنی چی یعنی دڵی وەستێنراوە بەڵام هەر لە ژیان نایە بۆ چکە مێشکی زیندووە لەو کاتەیە مێشکی ئۆکسجین و خوێنی بۆ ئەنێرن بە جیازێک بۆی کە مێشەکە نەمرێ یەکەم شت ئەوەیە کە هاوڵاتیان بزانن مردن و ژیان یعنی دڵنا مردن و ژیان یعنی مێشک کە گەشتینە ئەوەی کە بە هاوڵاتیەک بڵین کاکە ئەوە ئازیزەکەت مردووە خەینا دڵی لیا و جیازەکانی خوێنێتەوانێ بەڵام مێشکی مردووە کە قەناعەتێکە کە مردووە ئەو کاتیشەکە زۆر ئاسانە بێ ئەنی ئەو قورسی ئێستی نامێنێ زۆر باشە دەست خۆش کاک فەرهاد ئەگەر کەسێک بۆ نمونە خۆی لە ژیانە ماوە ئەوێت لە پاش مردنی ئەندامەکانی جەستەی ببەخشێت و ژیانی کەسانی تر ڕزگارکە تۆ باسی لەوە کروتت گرنگە 5 کەس لە ئەندامانی خێزانی ئەو کەسە بێت بۆ ئەوەی کە ڕەزامەند بن لەوەی کە لە پاش مردنی ئاسایی بێت کە ئەندامەکانی جەستەی ببەخشێت ئەی ئەگەر ئەم کەسە بۆ نمونە 5 لە ئەندامانی خێزانەکەی ڕازی نەبوون دوانیان ڕازی بوو دوانیان ڕازی نەبوون لەو کاتەیە ئەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسانەیەکەن ئێمە سێرەکەم زین ئەو کەسەی کە ڕازیە لە خێزانەکەی پلەیەکەکەی چییە بۆ نەگەر هاوسەر بێ هەر قوبوڵە ئەگەر باوکو دایک بێ هەر قوبوڵە بەڵام ئەگە خوشک و برا بێت هاوسەری هەبێت یا دایک و دایکی ما بێ خوشک و برا پلەیەکتر نییە لە چاو باشە ئەگەر دایک و باوک ڕازی نەبێ و خوشک و برا ڕازی بێ و کاتە چیەکەن ئەمێنێتەوە ئەو کەسە ئەیکەین بە ئەندام لای خۆمان بەڵام تا ئەو کاتێک کە لە ژیان نابن باوکو دایکی مامەڵە لەگەڵکردنیان سەختە هەرچەند ئێمە لەبەر ئەوەی نەخۆشخانەکەمان نییە 6 ئەندامان کۆچی دوایی کرد بەداخۆی هیچمان پێ نەکرا بۆ ئیزافەیەک بۆ ئەوەی کە جەنابەت پشگیریە بێ بۆ وتەکانی بەڕێز کاکتۆر ئێمە داوامان کرد لە ناو نەخۆشخانەکانی کە چاودێری چڕیتیایە توێژەری تیابێت نوێنەری ڕێکخراوەکەمان بێڵم با لەوێ بین لانی کەم ئەو خێزانانەی کە ئەبینین لایەنی پزیشکی بڕیارەیە ئەم کەسە مێشکی مردووە با توێژەری ئێمە با کەسی پسپۆڕی ئێمە لەگەڵ خێزانەکانیان قسە بکە پێیان بڵێن کاکە ئەم کەسە ئازیزەی ئێوە مردووە ڕۆژانە خەرجێکی زۆرە لەسەر هەم لایەنی تەندروستی هەم ئێوەش کە ئەم ئامێرە بەس بەم ئامێرە ماوەتەوە ئەژی تکایە لەو دی و لە نەخۆشخانەیەکی تر دایکێک هەیە پێویستی بە گورچیلەیەکە مناڵێک هەیە پێویستی بە دڵێکە کەسێکی تر هەیە چاندنەوەی جگەری ئەوێ ئەم کەسە ئازیزەی ئێوە مردووە ئەتوانین فریا بکەوین چەند کەسێکی پێ ڕزگارکەین هەرچەند لە هەرێمی کوردستانی ئێمە ئەتوانین چاندنەوەی جگەر و گورچیلە بکەین چونکە بەداخەوە نەخۆشخانە تایبەتەکان ئەتوانی چاندنەوەی جگەری تیا بکەی ئێستا لە حکومینیمانە قەرینەی چاوە هەر لە تایبەت هەمانە لە تومەلیکە چاندنەوەی گورچیلەمانەیە تەنها لە نەخۆشخانی حکومیە کرێ لەگەڵ هەندێک نەشتەرگەری دڵ و کۆمەڵە نەشتەرگەری کە لە حکومیە کرێ ئێمە ئەگەر ئەو نەخۆشخانە سەد قەرەوێڵەیەمان هەبوایە لە کوردستانە تیمی ئێران ئامادە بوون بێن 3 ساڵ لێرە بەبێ بەرامبەر هاوکار بن بۆ ئەوەی کە تیمەکانی ئێمە فێر ببن ئەو کاتە ئێمە دڵنیا دەکەم ئێمە کۆمەلگایەکی وابەستەین بەدینەوە کۆمەلگایەکی کۆمەڵایەتین ئێستا لەو سەر شەقامەتۆ کەسێ ببینە بکەوێ دەکەزە چێ دەستێگرێ بەرزێکات من دڵنیا دەکەم ئێستا ئەو خەڵکانێ لە چاودێری چڕن بڕۆ لەگەڵ کە سوکارەکانیان قسە بکە بڵێ کەسە ئازیزەکەی تۆ من بۆ نمونە کەسێکی زۆر ئازیزم مناڵەکەم لە چاودێری چڕایەوە ئەزانم مردووە کاتێک بێن بڵێن دایکێک مناڵی هەیە ئەو دایکە بۆی مناڵەکانی بێدایک نەبن پێویستی بە گورچیلەی مناڵەکەی توێ تۆ مناڵەکەت هەر لە دەزاوە لە دەزا پێ نابەخشم ئێمە لە کۆماری ئیسلامی چەندین چیرۆکمان هەیە کۆماری ئیسلامی ئێران دایکەکە دێتە سەر سەحنەی کەناڵێکە
نەخۆشێک بانکڵێ ئەمەش دایکی نەخۆشێک ترە مناڵەکەی دڵی پێ مناڵی ئەم کەسە دڵی داوا بە نەخۆشێک تر کاتێک کە دایکەکەیت ئەم دایکە هەڵە سێ سەر پێڵە شتیوانە من هەستەکەم شتێکی کوڕەکەی من لە لای ئەمە دەسەکە بە گریان باوەشەکە بە قاچیاڵە دڵی کوڕەکەی تویان ناوە بە من نەخۆشەکەیە دێت ئەو دایکە هەستی پێەکە کە دڵی مناڵەکەی لە لایەوە یعنی ئەم سۆز و ئەم ڕزگارکردنی ئینسانیەتە زۆر پیرۆزە ئێمە چوار ئەنداممان بە ژینوی چوار گورچی لەمان بەخشیوە ناشزانین کێ ئەو کەسی پێمان بەخشی لەبەرەوەی یەکێکیان ژنی پێشمەرگێ بوو پێشمەرگەکە لە شەڕی داعش بە پارچەی تۆپ بەرینار بوو لە جێگای نوقسان بوو دوو مناڵی هەبوو کە سوکاری نائهاتن بەلایە ئەندامێکمان کە خۆی دەستێکی نەبوو کەمەندام و گورچیلەیەکی پێبەخشی گورچیلەماندا بە خاتونێکی ترکە هاوسەرەکەی بەجێشت بوو چوو بۆ خارج گورچیلەی غەسلی بۆ کرا لە ساعت چواری مابوو لە نەخۆشخانەی شار گورچیلەمان پێدا ئیسەش نازانین کیە ئەو خانم ئەم ڕۆحێتی ئینسانیەتە هەیە لە کۆمەلگای ئێمە من ئامادە بم بە زیینوی گورچیلەیەکم ببەخشم چجا بە مردووی چۆن نایبەخش ڕاست باش دەست خۆش دواتر تاوتوی ترەکەین هەیە لەسەر ئەم پرسە دکتۆر ئەگەر باسێک لە تەمەند بکەین بۆ نمونە کاکفەرهاد باسی لەوە کرد ئەگەر بێت و مناڵێک و دایکی یاواتە تەمەنەکان جیاوازیان هەبێت ئاسایی ئەندامەکانی جەستە بەخشتێ بە یەک بۆ نمونە مناڵێکی تەمەن 12 ساڵ ئەتوانێت گورچیلە لە خانمێکی تەمەن 40 ساڵ وەرگێت و هەروەها دوای ئەوەش لە دوای چەنێک ئەم ئەندامی جەستە ئەکەوێتەوە کار لە جەستی ئەو کەسا وەرگرەیە خۆی ئەگەر زیاتر لە مناقەشەکەمان لەسەر ئەوەیە کە ئایا ئێمە پارچە لە مرۆڤی زیندوو وەرگرین لە مرۆڤی مردوو وەرگرین باشە لە مرۆڤی زیندوو وەرگرین تۆ دڵ ناتوانین لە مرۆڤی زیندوی وەرگرین کات ئێمە لە کوردستانە 100 ساڵی کەش ئەگەر لە مردووی وەرنەگرین ناتوانین یەک زەرعی دڵ بۆ کەس بین یەک نەخۆشمان لە کوردستانە پێویستی بە دڵ بێت چاندنی دڵی بۆ بکرێ هیچ وڵاتێک نایاتێ چکە ئەو دڵی کە دەستەکەوێت لە مردوویەکی خۆی لە وڵاتەیە ئەیا بە هاوڵاتەکەی خۆی نایە بە هاوڵاتێکی کورد عراقی کە لێوێ بێ بۆ نمونە سی ئەیکە پێویستی بە چاندنی سیە ئەم چاندنی سیە هەتاوەکو لە وڵاتی خۆمانە نەتوانین پارچە لە مردوو وەرگرین ناتوانین ئەم خزمەتە بکەین بە نەخۆشەکانمان ئێمە چ نوع خزمەتێ توانین بکەین بە نەخۆشەکانمان گورچیلە لەگەڵ جگەر لەگەڵ قەرەنیە یعنی خوێن ینی ئەو شتانی کە مۆخ ئەتوانین ئەوانە بکەین بۆ چکە مرۆڤ زیندووەکە ئەتوانێ بیبەخشێ و خۆشی ینی ژیانی خۆی بژی ئەگەر بێت و لە زیندوی وەرگری بێجنۆعێک ناتوانانی لە زیندویەک وەرگری کە هەژە ساڵ کەمتر تەمەنی بێ قانونەکەواڵێ قانون ئەڵێ ئینسان مرۆڤ لە 18 ساڵەوە کامڵە بێ وەک یاسا بە زۆ کولانی پزیشکی ئەکرێ وەکو یاسای وڵاتی خۆمان ئەڵێ 18 ساڵە لەوانەیە بەعزی وڵات 21 ساڵ بێ بەعزی وڵات 16 ساڵ بێ بەس لە وڵاتی خۆمانە یەکێک مرۆڤێک بۆی کامڵ بێت بزانێت قرارەکانی سایی بە قرارەکانی ڕێکوپێکەکە بێ 18 ساڵ بێ ئەی لە 18 ساڵ کەمتر ناتوانین لێ وەرگری ئەگەر هەر چەندێک بێ بۆ سەروی تەمەن بنسبەت ئێمە وەکو جگەر لە 45 ساڵ زیاتر وەرناگرین بۆی ئەو جگەرە بتوانێت دروست بێتەوە هەم بۆ نەخۆشەکە خۆی دروست بێتەوە هەم بۆ متەبەڕعەکەش دروست بێتەوانێ واتە مەبەستەوەی ئەگەر کەسێک تەمەنی لە 45 ساڵ زیاتر بێت ناتوان جگەری لێ وەرەگرن بۆی کە لە کەسێکی ترا بۆی نەخێر بۆ سەلامەت نییە بۆی ئەو جگەرە پیر بووە باش دروست نابێت پێچوانی ئەوە ئەگەر لە دوای 45 ساڵە بۆ نەتوانێت کەسەکە وەرگر بێت بەڵێ ئەو ئەکرێتە سەر ئەوەی کە ئایا ئەو نەخۆشە ئەتوانێت تەحملی و عملیاتاکە کە چەند ساعتێکی پێچێ بەڵێ ئەگەر دڵ و هەناسە و شتی باش بێ احتیاجی ئەتوانین شەکرێ بەرز نەبێت نەخۆشیکەی نەبێت ئەتوانێت 70 ساڵ بێت 75 ساڵ 65 ساڵ بێت بەپی وەزعی نەخۆشەکە ئەگەر دڵی باش بێتوانی ئەمە ئەگەر لە زیندوی وەرگری ئەگەر لە مردووی وەرگری تەسەورەکەمە تاوکو مناڵتر بێ باشتر بێ ئەگەر مردوو بێت دکتۆر ئەبێ کات چەندتان لەبەر دەستا بێت ئێوە ئەتوان سوود لە ئەندامانی جەستی ئەو مردووە وەرگرنەوە چەندتان پێویست بە کاتە لە پاش ئێتر ئەوەی کە بەڵێ ئەو پرسیارێکی زۆر جوانە چکە خەڵک بووە ئەزانێت بۆکو چۆن شتە خەیتە بانقەوەی خەیتە سەلاجە و هەڵیەگری بۆ کاتێکی تر باش کە لەم نەخۆشە دەرت کرد کە لە متابڕعەک دەرەکرد ئەبێ دەمودەست بیچێنی یعنی چی یعنی کە تۆ نەخۆشێک تێ لە ژێر جیازایە هەناسەی بۆ ڕادڵی لێ ئەیە ئەبێ لەو کات کە زانیان نەخۆشێکەیە دڵی مردووە و گروپی خوێنەکەی بۆ نمونە ئەیزائیدا ئەو کاتە ئەبێ بە دوای نەخۆشێکا بگەڕێی کە گروپی خوێنەکەی ئەیزائیدە و
پێویستی بۆ عملیاتەیە ئەو نەخۆشە ئەدۆزیتەوە پێشتە تەجیلێ کردووە ئەمە سیستمێکی گەورەیە یعنی ئەبێت حکوومەت بەم ئیشە هەستێ ئەبێ مؤسسەیەکی بێ بەڕێوەبەرایەتیی بێ بۆی لەو کاتەیە کە جەستەیەک دروست بوو مردوویەک دروست بوو کە گروپی خوێنەکەی ئەیە ئەو کاتەیە بزانین چەند گورچی لە هەیە کە پێویستی پێێتی چەند نەخۆشیە گورچی لەیە چەند نەخۆشیە جگەرەکە گروپی خوێنەکەی ئەیە ئەنجا بزانین چیە زیاتر ضرورە بۆی بکەیت ئەوە بانگەکەی بەنجیەکەیت و کە حازرت کرد ئەنجا متبڕعەکە ئەبێتە عملیات ئەوی کە مردووە وەکو عملیات معاملەیەکەی وەکو عملیات سکیەکەی توانێ وەکو عملیات پارچەیەک جگەرەکەی دەرەکەی یا گوچیلەکەی دەرەکەی یەکسەر لەمەوە هەڵیەگری لەولا تیمەکەی تر حازری کردووە لەم هەڵیەگری ئەبێتە ئەو ئەکرێت بۆری خوێن هەڵگیرێت خوێن بەر و خوێنهێنەر هەڵگیری ئەکرێت ئێسقان و ئەوانە قەرەنی هەڵگیریە بەس جگەر و گورچیلە و دڵ و ڕیخۆڵە و پەنکریاس ئەو بێ ڕاستەخۆ بێ ینی ئەبێ ڕاستەخۆ کە لەم دەرت کرد بخیتەوە دوو هۆڵی نەشتەرگەری دەبێ ئامادە ئەبێ دووڵی نەشتەگەری ئامادە بێت چکە ئەو ئەندامە شیە بێتەوە یعنی ناکرێ من گورچیلێک دەرکەم لە نەخۆشیێک و بیخەمە فرێزەرەوە بێسرا حەد دوای هەفتەیە نەخۆشی بۆ دۆزینەوە بۆی گشتیوان نییە دەم و دەستە ئەبێ کە لەم وەرت گرت لەو حازر بێ ینی ئەگەر دیقەتی حاڵەتەکە بی ئەم شتە ئەم پرۆسەیە لە مستەوای یەک بەشەرانیە تیمە حکوومەتە مؤسسەیە خستەخانەیە یعنی لە مؤسسەیەکی گەورەی ئەوێ بەڕاستی ئەنی هەتاوەکو ئەوە تەمەنی درێژ بێ کاک فەرهاد تقریبا 15 ساڵ ئەبێت زیاترە کە خەریکی ئەمکاری ینی 20 ساڵی کەژ ئەگەر بەتەنیا خەریک بێت زۆر زەحمەتە هەتاوەکو ئەو نەخۆشخانەی کە خۆی باسی لێوەکە حکوومەت بەدەم هاتنیەوە نەبێ بۆم بابەتە بەڵام ئایدیا فیکرە چۆن دروستە بێ فیکرە کە دروستە بێت ئینسان دروستیەکە یەک ئینسانە فیکرێک دروستەکە ئەنجا ئەبێت مارکتینکە ئەبێت باسکردنی فیکرەکەیکە باسیکە هەتاوەکو گروپ تینکینی بۆ دروستە بێ هەتاوەکو مەجموعەیە خەڵک دروستەکە کەوەکەوە بیرکەنەوە هەموو فیکرەیەک هەموو پرۆژەیەک هەتاوەکو گروپ تینکین هەتاوەکو دەستە جەمعی فیکری دەستە جەمعی بۆ دروست نەبێ سەر ناگرێ بەڵام ئەو گروپەی ئێستا ئەم تەلەڤیزیۆنی کورساتە جوانەکە ئێسێمە دانیشتین قسەی تیاکەین و هەموو عالەمەوان بینێ ئیتر لەم سەری دنیا بۆ ئەوسەری دنیا لە ئەمریکا بێ لە ئوسترالیا بێ لە ئەوروپا بێ لەم گەڕەکەی تەنیش خۆمانەوە بێت کە ئەمان بینێ ڕێگەم کورساتەوە یەکەم جار فیکری یەک مرۆڤ بووە دوای وتێتی کورسات دانێم دوایەوە کە ئەم مرۆڤە هاتووە باسی کردووە گروپێکی دروست کردووە کە هەمان فکریان قبول بووە ئەنجا گەشتە ئەو ڕۆژی کە ئێستا ئێمە لە ستۆدیۆیەکە دانیشین کە ناوی کورساتە قسەی تیا بکەین هەموو شتێک وا دروستە بێ ئەم زەرعی جگەرەش بۆ منوع دروستە بێ ئەم زەرعی گورچیلێش بە منوع دروستە بێ هاوڵاتیەکی دڵسۆز لە فکرێکی جوان لە فکرێکی مرۆڤ دۆستی و خزمەتکردنەوە یەت باسیەکە تا ئەبێ بە دەستە جەمعی ئێستا خەریکە گروپە فکر دەستە جەمعیەکە دروستە بێ کە فکر دەستە جەمعیەکە دروست بوو ئەنجا ئەچی بۆ هەنگاوی باش زۆر باشە دکتۆر ئەم پرسەش هەستەکەم بەلامەوە گرنگ بێ کێن ئەو کەسانەی کە ناتوانن ئێوە سوود لە ئەندامانی جەستەیان وەرگرن بۆ نمونە ئەگەر نەخۆشیەکی تایبەتە بێ بڵێ ئەو کەسانە ئەم جۆرە نەخۆشییان هەیە لە پاش مردنیشیان ناتوانێت سوود لە ئەندامانی جەستەیان وەرگیرێ بەڵێ ئەو نەخۆشانی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە کە بۆی شێرپەنجەوە ئەمرن ناتوانانی پارچیان لێوەرگری چکە ئەو شێرپەنجە لە ئینەکە دروستە بێ بەس یەک شێرپەنجە هەیە کە ئەتوانی لێوەرگری شێرپەنجەی دەماغ چکە شێرپەنجەی دەماغ کە لە ناو دەماغی ئینسانە دروستە وڵاو نابێتەوە لە ناو مێشکی ئینسانەکە ئەمێنێتەوە و ئیتەبێتە هۆی سەبەبی وەفاتی نەخۆشەکە زۆربەی ئەو نەخۆشە بەشێک لە ئەندامی جەستەی هەبێت بەشێکی دیاری کرا و ناتوانن لێوەرگرن نەخێر ئەگەر شێرپەنجەی کۆڵۆنی بێ شێرپەنجەی پەنکریاسی بێ شێرپەنجەی خوێنی بێ نەخۆشەکە بۆی ئەوە بمرێ ناتوانین لێوەرگری بەڵام ئەگەر شێرپەنجەی دەماخی بێ ئەتوانی بۆ چکە ئەو پارچانی کە وەری ئەگری شێرپەنجەکەی تیانە چکە شێرپەنجی دەماغ بڵاو نابێتەوە و زۆربەی بەشێکی زۆری ئەو نەخۆشانی کە ئەتوانی پارچەی لێوەرگری وەداخەوە هاوڵاتیانن کە کە شێرپەنجەی مێشکانیە چکە ئەوانە بە شێوەیەکی تر بڵین لەو نوعان کە ئەکرێت بچنە عینایە و مێشکیان مردوو بێ و دڵیان زیندوو ئەوانەی کە نەخۆشی ئایدزیان هەیە سوود لە ئەندامانی جەستیان بەڵێ ئەوانە ئەو نەخۆشانی کە شێرپەنجەیان هەیە بە شێوەیەکی عام ناتوانی ئەو نەخۆشانی کە ڤایرۆسەکانیان هەیە شەر نیەر ئایدز ناتوانی ئەو نەخۆشانی کە ئینتیهابی خوێنیان هەبوو مردوون
تەسەمومیان کردووە ئەوەش ناتوانانی خوێنیان پیس بوو خوێنیان پیس بوو ئەوەش ناتوانانی ینی بۆ نمونە ئەگەر ڤایرۆسی بی هەبێ ڤایرۆسی سی هەبێ بۆی ڤایرۆسێکە وفاتی کرد بێ ڤایرۆسی ئینفلۆنزا بێ کوشتی بێتی ڤایرۆسی کۆڕۆنا بێ کوشتی بێتی ناتوانانی وەرگری جگەرەکەش کێشەمان نییە ئەتوان سل ئەندامان جستیان وەرگ ئابەس جگەرە کێش بەسەبە بێگەمبرن کە بەعام بەسەبە بێگەمبرن ناگەنەوە حاڵەتی کە بگەنە ئەوەی کە پارچە نێوەگری بە شێوەیەکی ئەم دوو کەس ئەتوانی پارچەی لێوەرگری یا ئەوانی کە بەوەی شێرپەنجەی دەماغ شێرپەنجەی مێشک لەگەڵ ئەوانی کە تووشی نەزیفی دەماغە بن یاخود ئەوانی کە بە حادیسە وفاتەکەن بەداخەوە زۆربانی کە حادیسەکە شەکەن حادیسی ماتۆڕە لە هەموو عالەمی شار وایە چکە ماتۆڕ واکە کە ئەو زەلامە ئەو مرۆڤە زیاتر معڕەز بێ بۆی کە تووشی حادیسی قورس بێ مێشکین بێت لەوانی ئەوانی کە جگەرە خۆن تووشی نەزیفی مێشک بن زیاتر لەو نوعبن کە پێویست کات جڵدەی مێشکش تا حدێ بەکەمی هەیە کاکفەرهادی جۆن هاتۆتە ناو بابەتەکە لە لایەنە پزیشکی خەشۆستەکەم معلوماتی باشیەوە دەستە خۆش بێ بەڵێ هەموو شتێکە تۆ خۆت بۆ تەرخان کردو کە بین بوویت بەدڵنیایی و معلوماتی چاکی بەتاچیت یعنی ناکرێک نەخۆشێک تەسەمومی بێ نەخۆشێک شێرپەنجەی بێت ئەوانی کە جگەرا کێشنیان بە جەڵدەی دڵەمرن کە بە جەڵدەی دڵمرد ینی دڵی پێش مێشکی ئەمرێ ئەو ئستادەی ناکەین ئستادە لەواکەین کە مێشکی پێش دڵی بمرێ جگەرە خۆرەکان هەندێک ئەندامی جەستیان ئیسفادە لەکەین بە ڕژبین نەبن سیەکانیان تا حدێ قورسە ئیسفادەیان لێ بکرێ بەڵام قەرینەی چاویان ئەگەر چاویان عیبی نەبێ ئیسفادەیان لێ کرێ زەرعی مۆخیان نەتوانین ئیسفادەیان لێ بکرێ زۆر باش بەڵام ئێستا ئێمە گرفتێک ترمانەیە ئەوانەی کە با بڵێم مادە کوحولیەکانیش بەکارێن و جگەرە خۆرن خۆشتن خوێنە بەخشن خوا ڕەحمی کردو ئێستا خوێنەکان ئەمێنێتەوە کۆمەڵێک با بڵێن پاکسێڵی بۆ کرێت و جیاکردنەوەی بۆ کرێ ئەقراز جیاکرێتەوە خوێنەکە پاکسەڵەکرێ پێشتر ئەمە نەبوو نەخۆشی تەلاسیمات زۆربیان کە تووشی ڤایرۆسی جگەری سی ئەبوون یا بی ئەبوون بەهۆیەوە بوو ئەو کەسێک کە خوێنەکەی بەخشیوە فەحز ناکرا ڕاستەخۆ منەچوم خوێنەکەمایە و هەڵمەگرم بر بۆ نەخۆشەکە فەحز نەئەکرا ئەم کەسە ڤایرۆسی هەبووە ڤایرۆسی نەبووە خوێنی خەستە خوێنی گونجاوە حتا جۆری بی هەموو بیەک نادرێ بەبیش بۆ نەبی زایدە لە حاڵەتێکی زەرورەتە ئێستا نەخۆشی تالاسیما سپاس بەخوای گەورە کاتێک کە ئێستا خوێنەکەی ئێدرێتێ ڕۆژێک دوو ڕۆژ خوێنەکە دانراوە جیاکراوی بۆ کراوە ئەقراسی جیاکراوەتەوە پاکسیال کراوە حازر کراوە بۆی کێشەی نەبێ جاران تووشی حساسیەتێ کرد تووشی ئاوسانی دڵیە کرد شک شێوازیان تێگەچوو ئێستا شکر باشە بۆیە تەنانەت ئەو جگەرە خۆرانش ئەوانشی مەشروب خۆرن مادە کوحولیەکان بەکارێن ئەکرێ ئیسفادەیان لێ بکرێ بەڵام وەک کاکتۆر وتی هەمووی نە ئەوەی جگەرە خۆر بێ ئیسفادە لە سیەکانی ناکە باشە کاکفەرهاد ئەوانەی کە بازرگانی بە ئەندامانی جەستەی خۆیانەوەکان باسی کێومان بۆ بکە لە ڕۆی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرساکرێت بەتایبەت باسی یاسای عێراقیەکەین من لە بەرامبەرەوەی کە هەمیشەش یعنی شەو نییە من بیرم لەوە نەکردبێتەوە چەند نیگەرانم بەوەی کە وەزارەتی تەندروستی ئەوەندە کەم تەرخەمە لەوەی کە نەخۆشخانەیەکی سەد قەرەوێڵی دروست ناکات بۆی بتوانین گیانی خەڵک ڕزگارکەین ئەوەندە دڵم خۆشە بەوەی لە خولی پێشووی پەرلەمانە بە یاسا توانیمان لیژنەکانی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان پرۆژە یاسایەک ئامادە کرا لە یەکەم دانیشتنی ساڵی 2010 خۆشبەختانە 31 مادە بوو پەسەند کرا پێشتر ئەو کەسانی کە بازرگانیان بە جەستی مرۆڤەوە کریان غەرامەیەکی کەمەکران یان زۆر سزاکەیان زیندانی 6 مانگ بوو ئێستا سزاکەیان لە چێتە هەتاتایی ئێستا سزای زۆر قورسیانی ئەو کەسانی بازرگانی بە جەستی مرۆڤەوەکەن ئەمە بە یاسا ڕێکمان خست ئەو کەسانی دەبنە 18 ساڵ ئێستا بۆیان هەیە خۆیان بڕیار بن لەسەرەوەی ئەندامانی جەستیان ببەخشن ئەگەر کەس و کارەکەی ڕێگر بێت ئێمە وەک ڕێکخراوەکە لایەنی تەندروستی بۆی هەیە سکاڵا لەسەر کەس و کارەکەی تۆمارکە لە بەرەوەی ڕێگریان لەسەر داواکەی خۆی کرد ئەمانە هەمووی بە یاسا ڕێکمان خست بۆیە خۆشبەختانە دڵمان بەم لایەنیان خۆشە کە توانیمان لە ماوەی تەمەنی ڕێکخراوەکەمان ئەگەر هیچمان نەکرد بێ لە دوو لایەنەوە ئیشی باشمان کرد هەم لایەنی تەندروستیەکە کە خەڵکمان هۆشیار کرد گورچیلەیەکت ببەخشی ئەگەر لە ژیانی شابی ڕاستە لەوانەیە لایەنی تەندروستی من بمبەخشن پزیشکەکان ئەم وردەکاریە زۆر بە نەخۆش ناڵن منی بەخشەر کاتێک دەڕۆم بازرگانەکە یەت کەسێک گەنێت گورچیلەیەک
ئەکەوێتە بینی دوو تەرەفەوە بەوان یەفرۆشە بەسی بۆ منە بە 30 ملیۆن لە من یەکڕێ بە 10 ملیۆن لەم بینە بازرگانەکە 20 ملیۆنی خێر کرد منی بەخشەر 10 ملیۆن بەخشین بە تایبەت کوردانی ڕۆژهەڵات کە دێن لێرە ئیشەکەن بەرەوەی دراوەکەمان زۆر ئێستا دراوی دۆلار بەهای بەرزە بەرامبەر بە دراوی ئێرانی دێن بە بڕێک پارەی کەم بە 10 ملیۆن بە 15 ملیۆن ئەم گورچیلا ئەبەخشن هەرچەند هەر لە ڕووی یاسایی شۆستە لیژنەیەکمانەیە حەو کەس حەولایانی تایە بەشدارن ئەم کەسێک کە دەچێت ئەڵێ من گورچیلەمە بەخشم بە فەرهاد دەبێت یەکەم شت سوێن بخوا دوو کەسێکی پلەیەکی یا دایکی یا باوکی لەوە زیاتر نیە هاوسەر ناخوا ئەگە دایک و باوکی بە ئەسپات سەلماندی مردوون اینجا هاوسەری بێت ئیمزا بکە بڵێ ئەم کەسە ئەی بەخشێ نایفرۆشێ ئەم گرفتە لە لای ئێمە ئەمەیە بازرگانەکە لەم بینایە پارەیەکی زۆر وەرەگرێ بەخشارەکە 10 ملیۆن وەرەگرێ بەڵام کاکتۆر ئەزانێت ئەو کەسەی گورچیلەیەگە بەخشێت بۆ ماوەی 2 ساڵ پێویستت بەوەیە چارەسەر وەربگری بۆی کە کێشت بۆ گورچیلەکەی ترە دروست نەبێت چکات تۆ معارزی بۆی سەرما گەرما ئیلتیابات بۆ ئەو شوێنە دروست بێ ئەو عیلاجی کە تۆ بەکارێنی نرخی زیاتر بە بۆ ماوەیە 2 ساڵە لە سەر و $10,000 یعنی لەو پارەی کە وەرگتۆ زیاتر بۆ خۆت خەرجەکەیتەوە بەڵام زانیاریەکەی نییە مەجبورە گرفت بۆ گورچیلەکەی دروستە بێ لە بەرەوەی فەقیر حاڵە ئەو بۆیە ئەم گورچیلەی فرۆشتووە لەبەر کەم دەرامەتی ناچێت چارەسەری حەبێ بکرێتەوە بە بڕە پارەی زۆر مەجبور تووشی مزعفات دەبێت ئەو کاتێ من نەخۆشێکی کەمان زیاکە ئەمە گرفتەکانە زۆر ڕاستە دکتۆر وەکو کۆتا پرسیارم باسێکەوەمان بۆ بکە با بزانین مرۆڤ ئەتوانێت بەبێ چه ئەندامێکی جەستەی بژی چه ئەندامێکی جەستە لە خۆمانە دەرکەی نەتوانین بژین ئەتوانی بەبێ دەست بژی بەبێ قاچ بژی ئەتوانی بەبێ ڕێخۆڵە کوێرە بژی ئەتوانی بەبێ مەعیدە بژی ئەتوانی بەبێ زراوە بژی بەبێ سپڵ بژی جامێکی لەو شتانی کە زۆر توشمانە بێتەوانێ هەندێک نەخۆش پێویستەکە مەعیدەی لابەرین ئەوانی کە بەتاواتی مەعیدەی لابەنیان بەعزە نەخۆشی پێویستەکە بە تاواتی مەعیدەی لابەرین ئیتر یەکسەر هەموو خۆی کە سوکارەکەی بەلایەن وەسێرن چۆن بەبێ مەعیدە چۆن ئەتوانی بژی بەبێ مەعیدە توانی بژی مەعیدە پارچێکی زەڕوور نییە بۆ ژیان ڕێخۆڵە گەورە پارچێکی زەڕوور نییە بۆ ژیان ئەوانە توانی لابەرین بەس ئەوانی کە زەڕورن بۆ ژیان خۆی مۆزوعەکەمی مێشکە ینی مێشک ئەبێ بمێنێ دڵ ئەبێ بمێنێ لەگەڵ سی چکەمە ئۆکسجینەوە بۆ مێشک مێشک 3 دقە تەحملی ئەوەکە جگەر لە 24 ساعتە ئەگەرێکێک جگەری لێکەیتەوانێ بەبێ جگەردایانی لە 24 ساعتە وەفاتەکە گورچیلە گە هەردوو گورچیلەکەی لێکەیتەوانێ بەبێ گورچیلە تا 2 هەفتە ئەتوانێ بژی ئەنی ئەو پارچانی کە زەڕورن بۆ ژیان زۆر نین زۆر کە من مێشکە دڵە سیە جگەرە گورچیلەیە لەگەڵ بەشێک تقریبا مەترێ ڕێخۆڵە باریکەت پێویستە بەوە توانی بژی بەشە گرنگەکانی جەستەی ئێمە بەڵێ ئەوان ئەوە بەشە گرنگەکان ئێستا بۆ ناتوانی دانن نەبێ بژی ئەتوانی چاوت نەبێ بژی ئەتوانی گوێچکت نەبێ بژیت ئەتوانی لوت نەبێ بژیت ئەوانە تاسیر لەوە ناکە ئۆرگانە جا لەشیش چۆنە ئەگەرێکێک تووشی حاڵەتێک بێت تووشی نزیفێ بێ خوێن لەوانە لە ئابا بۆ بەشە زەڕورەکان بەشە زەڕورەکان ئەوەیە کە خەڵکی زۆری بیستێتەوانێ ئێمە کە زۆر باسیەکەین لە وڵاتی خۆمانە بریتێ لە جگەر و گورچیلە بۆ چکە تاکە سەرچاوە بۆ ئێمە وتمان مرۆڤێکە و مرۆڤەش مرۆڤی مردومان لە بەردەستانیە ناتوانین ئەوێ لە مرۆڤی زیندوی وەرگرین مرۆڤی زیندوشکات تاکە شت کە بتوانین لێ وەرگرین بریتێ لە جگەر و بریتێ لە گورچیلە ناتوانین ڕێخۆڵی لێوەرگرین ناتوانین دڵی وەرگرین ناتوانین سی وەرگرین بەڵێ ئەنجا ئەوەی کە مهمە بۆ ئێمە لەبەر ئەوە کە مادام مردوونی وەرگرین ئەبێ لە زیندوی وەرگرین لە زیندوش بەپێی وەکوی هەندێک لەسەر قسەکانی کاک فەرهاد قانونی عێراقی زۆر وازەحە هەموو عێراقیەک ئەتوانێت پارچەی لە لەشی خۆی بابێ عێراقیەکی تر بە شەرتێک ڕێن و فرۆشی تیانە بێ زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆ ئەوەی کە زانیاری زۆر باشتان بە ئێمە و بابینەرەکانمان بەخشی ماندوومان کردن دەستان خۆش بێ دووبارە خۆشەویستان لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوامە بین ئەچینە کەرکووک لەوێ هەڵمەتێکی ببوورنە چینە قەرەهەنجیر هەر نزیکە لە کەرکووکەوە قەیناکە بەڕێوەچوونی هەڵمەتێکی خێرخوازیە با پێکەوە زانیاری زیاتر لە پەیامنێرمان ئاسۆ وەرگرین ئاسۆ سڵاو لەبێ ئەم کاتە و باش بێ زانیاری زیاتر لەسەر ئەم هەڵمەتە چیە فەرموو لانا سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات نیوز من لە ناحی قەرەهەنجیرم سەر بە پارێزگای کەرکووکە لەسەر ڕێگای کەرکووک سلێمانیە وارانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە یەکەم ڕۆژەوە تاوەکو کۆتا ڕۆژیش ئەمە پلانێکی
بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانە کە جگەل لە خێزانە کەم دەرامەت و هەژارەکانی ناو شاری کەرکووک گوند و ناحیە و قەزاکانی دەوروبەری پارێزگای کەرکووکیش بەسەر دەکەنەوە سەردانی و خێزانانە دەکەن کە کەسوکاری شەهیدانن یان خێزانی کەم دەرامەت و هەژارن دەستی هاوکاریان پێدەگەێنن بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوارەخوانیان لەگەڵدا ساز دەکەن ئەمڕۆژ لە ماڵێک لە ناحی قەرەهەنجیر کە ئەم ماڵە چیرۆکەکەیان زۆر تایبەتە زۆر جیاوازە ساڵی ڕابردوو لە ڕووداوێکی هاتوچۆدا 6 ئەندامی ئەم خێزانە کە من لە پێش دەرگاکەیان وەستاوم تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و 6 ئەندامی خێزانەکەیان لەو ڕووداوە هاتوچۆدا گیانیان لە دەستدا بڕیار وایە پاشکەمێکی تر وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە لای ئەم خانەوە دێوم خێزانە و ئێوارەخوانێکیان لەگەڵدا ئەنجام بدات من دەمێت لەگەڵ شێخ ئاڤێستا محەممەد قسە بکەم بەرپرسی مەڵبەندی ڕۆژهەڵاتی پارێزگای کەرکووک ئاڤێستا شێخ محەممەد ئەو ناوە لای منەوە هەر تەواو کاک ئاڤێستا شەڵات و شەبێتە شێخ ئەم سەردانیانەی بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لای خێزانە کەم دەرامەت و هەژارەکان ینی لە کەرکووک و ئەمڕۆ لە قەرەهەنجیرن هەر ڕۆژی لە شوێنێکن چەند گرنگە لە ئاوەردانەوەی لەو خێزانانە وەکو ئاگادارن تەواان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشا وەفدیی باڵای دروست کردووە لە بۆنە و مناسەباتەکانە بە تایبەتی لە ڕەمەزانە بە سەرپەرشتی برایی گەورە و بەڕێزمان کاک ئاسۆ مامەند بۆ بەسەرکردنەوە و بۆ بەدەمەوە هاتنی سەرجەم ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن و پێویستیان بە ئەوەیە کە وەکو کەسێتی وەکو حزب پاڵپشتیان بکەین و وەفدەکانمان تەوزیع کردو بەسەر هەموو مەڵبەندەکانە بەسەر کۆمیتەکانە بەسەر گەڕەکەکانە و کۆی گشتی بە سەرپەرسی کاک ئاسۆ ئەو پرۆسێ ئەنجامەدرێ نەک تەنها لە ڕەمەزان لە هەموو بۆنە و مناسەباتەکە وەکو ئاگادارن سەرچاوم وەکو ئاگادارن کە هەموو ڕۆژێک لە گەڕەکێک جگەلەوەی کە خوانی بەربانگ لە ماڵێکی خۆمانەی هەژار خۆمانە ئەکەنەوە ئەو ماڵەش کەسێکی هەژارن بەڵکو چەندین سەردانی ترەکرێ بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئاگاداری بار و زروف و دۆخی خەڵکی هەژار و فەقیری کەرکووک و ناوچەکە بین و لێکێک لەو بەرنامانە ئەمڕۆ لە درێژەی و بەرنامە ئەمڕۆ هەواڵ کاگاسۆ سەردانی سنووری ناحیە قەرەهەنجیرەکە کە سەردانی یەکێک لە ماڵە دۆست و ئەزیزە خۆشەویستەکانمانەکە کە لە قەرەهەنجیر کە یەکێکن هەر بۆ ببیرهێنان و یەکێکن لەو ماڵی کە لە 1-2 ساڵی ڕابردووە بەداخ و پەژارێکی زۆرەوە کە 6 کەس لە خێزانی کاکە هەڵگورد بە حادیسی سیارە وەفاتیان کرد و ئێمەش وەکو وەفایەک بۆ هەم مردوەکان کە زۆر دۆستمان بوون و هەمیش بۆ ناحێکە حەزمان کرد لێرە ئیفتار بکەینەوە ئەم با بڵێن ڕۆژانەی کە ڕۆژانێکی ئاینین و تایبەتن بە مانگی پیرۆزی ڕەمەزان تا چەند توانراوە ئێوە ئەوە بڵێم وەکو بەرپرسانی باڵای یەکێتی وەکو ڕۆژانێکی لێک نزیبوونەوەی زیاتر لە هاوڵاتیان و لە چینی هەژاران بیناسێنن من زۆر بە خۆشحاڵی ئەڵێم بە شانازی و بە فەخرەوە ئەڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بۆ مناسەباتەکان گەڕاوە چاوی لەسەر ئەو ڕۆژانە بۆ کە مناسەباتە بە تایبەتی مانگی ڕەمەزان و مناسەبەی تریش لە داهاتوە دێتە پێشەوە بۆی کە لەو ڕێگەیە بتوانین ئەو مەسافەی لە بینی هاوڵاتی و کادیرەکانی یەکێتیایە کەمتر بێتەوە و سەردانەکان زیاتر بکەین و زیاتر بچینە لای خەڵک لە کەم و کوڕەکانیان بکۆڵینەوە و بە خۆشحاڵیشەوە کە لە هەموو مناسەباتەکانە سەردانی هەموو ئەو ماڵاناکەین کە پێویستە سەردانیان بکەین و پێم خۆشە ینی شتێک بەڕاستی لێرە ئاماژەی پێ بدەم هەموو ئەوانی کە لێ ئەلامە ئەبین لێ بەڕاستی ئەوەی کە ئەکرێ لە کەرکووکە بە دەیان و ینی دەیان قات زیاتر کار ئەکرێت لە بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە بە سەرپەرشتی تیمێکی تایبەت کە بۆ ئەو ماڵانی کە پێویستیان بە هاوکاریە بەڵام هەر هەمووی بەدەرە لە ئەعلام چکە نادرێتێ ئەعلام ینی بەس بۆ ئاگاداری ئەوە ینی تەنها ئەوە نییە کە ئەیبینین لە ئەعلامە لە هەموو سنوورەکانە کارەکرێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و خەڵک و بە بێ جیاوازی نێوان نەتەوەکانیش بەڕاستی بۆیە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک هەمیشە چاوەڕێی مناسەباتێکە یاخود کات و تەوقیتێکە بۆی کە بتوانین لەو ڕێگەیەوە
زیاتر و زیاتر خزمەت بە خەڵکی خۆمان و بە کەرکک و کەرکوچەکان بکەین. ئێستا شێخ محەممەد بەرپرسی مەڵبەندی ڕۆژهەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بە زانیارەکانە دانا ئەمانە و زانیارانە بوون لە ناحیە فەرهەنگیر چاوەڕوانی ئەوەن کە سەرپەرشتاری کەرکوک سڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان ئاسۆ مامەند سەردانی خێزانێ بکات و دوای سەردانەکە بە پێزانیارەکانی من 15 خێزانی تر هەن لێ ناحیە فەرهەنگیر کە بڕارە ئەم شەو تاک بە تاک بە سەریان بکات و سەردانیان بکات جگەلەوەی کە ئێوارە خوانی ئەمڕۆ لەم ماڵە ئەنجام دەدرێت لە ناحیە فەرهەنگیر. دەست خۆش بە ئاسۆ سپاس بۆ تۆ ئومێد دەکەین ئەم جۆرە هەڵمەتانە بەردەوامی هەبێت ماندوو نەبێت خۆشەویستان سپاس بۆ ئەوەی عزیزیش کە تا ئێستا بینەری ئەم ئێوارەی پرۆگرامی خەرمان بوون تا بینینەوەی تر ماڵی هەمولایەکتان هەر ئاوادان بێت.